ساڵانە کە فێرگەکان دروست دەکرێت چەندین ساڵە چاودێریەوەکەین کە منداڵان لەم فێرگانە بەرەو کوێ هەنگاوەنێن. یەکێک لە فێرگە وەرزشیەکان لە کەلار یەکێک لە منداڵەکانی کە بەهرەمەندێک بۆ ئێستا لە خولەکانی عێراقا یاری دەکات لە فێرگەوە دەستی پێکردووە و لە خولی عێراقا بە بەرگی یانەی نەورۆزەوە چێبڕکێیەکە ئەوەی یەکێکە لە دەستکەوتەکانی فێرگەی وەرزشی کەلار کە منداڵێک لە خولەکانی عێراقا خۆی بینیوتەوە. لێرە ڕۆژنامەنووس دانا لەتیف شتێکی بۆ ئامادە کردوین لەسەر ئەو کە باسی ژیانی پێشترێکە چۆن یاری کردووە و چۆن گەیشتۆتە یانەی نەورۆز و ئەڵێ هەنگاوەنێ بەرەوەی کە بگاتە هەڵبژاردەی عێراقیش. فێرگەی تۆپی پێی کەلار وەک ناوەندێک بۆ پێگەیاندنی یاریزانان لە سەرەتای دروستبوونیەوە چەندین یاریزانی لە ڕێگەی فێرگەکەوە گەیشتون بە یانەکانی کوردستان. یەکێک لەو فێرخوازانەی کە لە فێرگەکەوە گەیشتۆتە یانەکان موسا محەممەدی تەمەەن 17 ساڵە کە دانیشتووی شاری کەلارە و لە ساڵی 2006 لەدایک بوو. موسا لە ساڵی 2017 وەک فێرخوازێک لە فێرگەی کەلار پەرەی بە تواناکانی داوە. ساڵ بە ساڵ وەک لاوێکی بەهرەمەند ئاستی پێشکەوت و توانیوێتی لەگەڵ فێرگەکەی چەندین نازناو بەدەستبێنێت. هەروەها لە چەندین خول بۆتە گۆڵکەر و باشترین یاریزانی خولەکەش. موسا هەنگاوەکانی پێش دەخات تا دەگاتە تازە پێگەشتوانی یانەی شێروانە. پاشان پەیوەندی بە ڕیزەکانی یانەی نەورۆزی خولی عێراقی دەکات بۆ ئاستی تازە پێگەشتوان و تاکو ئێستاش بەردەوام لەگەڵ ئەو یانەیەدا ئاستی بەرز پێشکەش دەکات و لە خولی عێراقیە خۆی بینیوەتەوە.